هۆی شەڕەکە احتیمالاتێکی زۆر هەیە چونکە هێشتا ئەم شۆڕشەی مەلا سەلیم معلومات لەسەری کەمە، نەک هەر لەلای ئێمەی کورد. تورکەکان بە شێوەیەکی گشتی لەو کتێبانی کە نووسیویانە لەوەش کە لەم ماوانەیە چاپ کراون وەکو کتێبی ئیتیحاد و تورقی کە بە تورکی نووسراوە کە زۆر لەو وەسائقانە بڵاوەکاتەوە. هەروەها ئەو وەسائقانی کە بەریتانیا ڕێگای پێداون و بڵاو کراونەتەوە هێشتا وا پێ ئەچێ وەسائقی ترماوێک کە بە تەفسیل باسی مەلا سەلیم و ڕاپەڕینەکەی بکە هێشتا دەرنەچوە. بۆیە احتیمالاتێکی زۆر لەلایەنی ئەو کەسانەوەی کە لێکۆڵینەوەیان کردووە توێژینەوەیکی عیلمیان دەربارەی شۆڕشەکە کردویان مێژوو نووسن و نووسیویانەتەوە کورد بوو بنیان عەرەبیان تورک بەریتانیەکان بوو بنیان رووسیەکان. یەکی وەکو مەشهورێکی وەکو لازاریف بێ یانەوانەی کە کوردن و لەسەریان نووسیوە بە تایبەتی هەر زۆر احتیمالاتیان زیاتر داناوە نەگەوەی گەیشت بنە خاڵێکی سەرەکی کە تەکیدی بە تەواوی لێ بکەنەوە. چونکە یەکەم ئەڵێن کاردانەوەی گرتنی مەلا سەلیم خۆی بوو کەوا بوو حرەکەتێکی عەفەوی ئینفعالی دەست بەجێ ڕوو بدا و کاردانەوەکە وا لێ بکە هەم مەلا سەلیم خۆی ئازاد بکرێ هەم شۆڕشەکە وردەوەردە گەورەترکە. هەندێک ئەمە ئەڵێن. هەندێکی تر ئەڵێن نا بەشێک بوو لە پلانی رووسیا بۆ هاتنەوە ناوچەکە و داگیرکردنی باکووری کوردستان کە ئەوەش پێ ناچێت زۆر کاریگەریەکی ڕاستی لەسەر بێت چونکە هەموو کەسێک لەسەر ئەو خاڵانە بە تەواوی متفق نین. هەرچەندێکی وەکو ماکدۆڵ باسەکە ئەڵێ ڕاپەڕینەکە بەشێک بوو لە پلانی رووسیا بۆ ئەوەی کۆمەڵێک بەلبەلە و کێشە دروستکە لە ناو دەوڵەتی عوسمانیە ئەوەی کە تەئیدی ئەم ڕەئیەیانەکە نووسەرە تورکەکانن، بەڵام وا پێ ناچێ دلیلێکی گەوریان بەدەستەوە بێ چونکە ئەمان بەس ئەوە ئەڵێن دەبەرەوەی مەلا سەلیم لە دوای تێکشکانی ڕاپەڕینەکەی چووە سەفارەتی رووسیەوە دوای ئەوەی کە پەنای بردووە سەفارەتی بەریتانی، بەڵام ئەمەشیان دیسان وا پێ ناچێت کە فعلەن دلیلێکی بەقووەتر لەو ڕۆوە هەبێ. هەروەکو یەکێکی وەکو جوەیدە لە کتێبی The Kurdish لە لاپەڕە 101 باسی ئەم ڕێیەی کردو بۆ چوونەیەکی دەربارەی کردووە کە لازاریفیش بەوە تەئیدیەکە کە گوایە بەشێک بوو بێ لە پلانی رووسیا. کە زانیمان لازاریف خۆی جوولەکەیەکی رووسیا بشزانین بەوەی کە ئەمانە هەموو نووسینەکانیان ڕنگدانەوەیکی دژایەتی ئیمپریالیستمی طبعاً تایە بە حکمی قەیسەریەتی پێشویان یا کۆمۆنیستی 1970 لەگەڵەوەشا کە بۆ چوونەکان زۆریان هەر ڕاستن چونکە ئەو هێزە ئیمپریالیستە ڕۆژ ئاوایانە هۆکاری گەورن بۆ ڕمانی دەوڵەتی عوسمانی و پەرتەوازەبوونی ئومەتی ئیسلام و لەتلەتبوونی میلەتەکانی و مەحرومبوونی دەیان میلەتی وەکو میلەتی کورد کە ئەو سەردەما لە ئومەتی ئیسلام 98 میلەتی لەخۆ گرتبوو. ئەوەش تەمان ڕاستە قسەکەی لازاریف لەو ڕۆوە ڕاستە، بەڵام ئێمەوەکو شتێکی عیلمی ئەگەر بێنین تەماشای بکەین نابینین دەستی ڕووس ئەوەندە تایە کاریگەر بوو بێ. مەبەستم لەم ڕاپەڕینەی خودی مەلا سەلیمی خێزانیە چونکە بۆیە ڕێیەکەی لازاریفیشم پێ بەقووەت نییە لێرەدا. هەندێکی تر ئەڵێن بەشێک بوو لە شۆڕشێکی بەرفراوان کە بیرمەندان و ڕۆشنبیرانی کورد نەخشیان بۆ کێشا بوو بە تایبەتی ئەوانەی کە نادی و جەمعیاتیان هەبوو لە ئەستەمبول بوون وەکو نادیە کوردیەکان کە ئەوان بەرنامەیان بۆ کێشا بوو کە هەموو کورد و کوردستان بگرێتەوە. ئەمە زۆرتر ڕێی تێ ئەچێ خاصەتەن ئەگەر زانیمان کە یەکێکی وەکو نیکیتین باسیل نیکیتین کە ساحەبی کتێبی ئەلکورد کێسە لە بەردەستمایە بەناوی دراسە سۆسیۆلۆژیەوە تاریخیە ئەو نووسیوێتی نووری تاالبانی لە فەڕەنسیەوە کردوێتی بە عەرەبی کتێبێکە لەسەر کۆمەڵگەی کوردەواری ئەنووسێ، بەڵام باسی ئەم جۆرەشتانش طبعاً ئەکاتەوە. ئەو کاتە ئەو قۆنسوڵ بووە لەو ناوچەیە لە جێر دەوڵەتی عوسمانیە باس لەوە ئەکا کە مەلا سەلیم ئەندامێکی جەمعیەتی تەعاون و تەرەقی کوردستان بوو کە لە ئەستەمبول ڕۆشنبیرانی کوردی ئەیان برد بەڕێوە. ئەگەر وردبین تەماشای تاریخەکەش بکەینەوە سەیرەکەین بە وەسایقانەی ئێستا هەڵبەتە لە بەردەستمانە حالیان من ئێستا نۆ کتێبم لەلایە جگە لە هەندێک لە دوو وەسیقەش لە وەزارەتی خارجی بەریتانیە کە لە بەردەستان و هەروەها ئەو وەسایقانە بە شێوەیەکی گشتی ئەوەشمان بۆ سەلمێنە کە مەلا سەلیم پێش دەست پێکردنی شۆڕشەکەی 3 جار چۆتە ئەستەمبول و هاتوۆتەوە. لەوەیە کە هەندێک کەس تۆمەتیە خەنەپاڵ بەوەی کە معارضینی ئیتیحاد و تەرەقی تەشجیعیان کردووە لەوەی کە شۆڕشەکە دروستکە
ڕێیەکی زۆر پەسەند نییە ئەگەرچی احتیمالی ئەوەشی هەیە چی ئشکالێک لەوە نییە چونکە ئەو کەسانش کە دژی بیرنامۆکانی نامێخ کەمال و دواییش طلعت پاشا و جەمال پاشا و ئەو مسلسە شومەکە دێنە پێشەوە حکومەکان زمینەی کەمالیزم بۆ کەمالەتا تورک ئامادە ئەکەن ئەگەر ئێمە تەماشا بکەین ڕەنگە ئەمانیش کارتێکردنێکیانە بە هیچ نەبێ حەزیان کردووە بەوەی کە ئەم زمینە بیرنامۆیانە تەزعیف بکرێ بەڵام ئەگەڕێتەوە سەر ئەوەی کە کوردەکان خۆیان بیرمەندیان هەبوو ڕۆشنبیر بوون تەنزیماتیان هەبوو خاصەتەن لەو سەردەمەیە کۆمەڵە شت پێگەهێنرا ساڵی 1930 پێش دەست پێکردنی شۆڕشەکە کۆمەڵی کوردستان هەبوو لە ئەستانە کە کۆمەڵێکی جمعیەتێکی کوردی بوو جگەلەوەی لە شوێنێکی وەکو فەڕەنسا لەو سەردەمەیان مجلەیەک دەرەچوو بە ناوی مەشروتیەت کە بە معنای دەستور طبعا مصطلحێکی قدیمە گەرەوە ئەدەبیاتی فارسیش تەماشا بکەنەوە گەڕێتەوە سەر قۆناغی مەشروتیەت یا پرۆژەی مەشروتیەت هەمویان مەبەستیان داڕشتنەوەی دەستورە طبعا لەو سەردەمەیە لە دەوڵەتی عوسمانیە و کەڕما بۆ ئەوەی کە دەستورێکی سکولاریزم دابڕێژێتەوە بوو بە کێشێک تەنگژەیەک لە نێوانی زمینە فکرێ جیاوازەکان و دەبڕێکڕاچوونی دید و بۆ چوونە سیاسیەکانی ئەو سەردەمە هەروەها لە پێش شۆڕشەکەشا 10,000 ئیمزا لە کوردستان لە باکوورە و کۆکرابەوە نێرابوو بۆ ئەستانە دەربارەی مەتالیبی کوردەکان کە داوای حکومی زاتیانە کرد لەبەرەوە ئەبێ ئەمانە بە هەموو لایەکیان تەماشاکەینەوە کە بوو مەلا سەلیم پێشەوەی دەست بە شۆڕشەکە بکە ئەوان گونجاوترە لەوەی کە بڵێن دەستی ڕووسی تایە یان وەکو ئەوەی کە سەر بە حکومەتی تورکی لە کۆن و نوێدا ئەڵێن رووسیەکان هاوکاریان زیاتر کردووە یا ئینفعالێکی گرتنەکەی خودی مەلا سەلیم بووە بۆیە لە کاردانەوەی خەڵکەکە ڕاپەڕیون و باعتیبار شێخێکی طریقەیە و مەلایەکی مەشهورە و ئەنجا هاتوون بۆ ڕزگارکردنی حکومە دوای حساب کرد ئەمە دێمە سەر احتیمالەکان ئەنجا هەر ئەو احتیمالە لەناو ئەم نامەی ئیان سمیثایە کە ئینگلیزیە و لە وەسیقە ڕسمیە ئەی خوێنمەوە حکومەت اعتیقادی وابوو کە شۆڕشەکەی کورد ئەم شۆڕشەی مەلا سەلیمی خیزانی حادیسەیەکی ڕێڕەوە و کاردانەوەیەکە و دوورە لە پلاندانانێک لەوەی کە خەڵکانی تر دەستیان تایە بێ بەڵام خەڵکانێکی زۆر اعتیقادیان وایە کە شۆڕشەکەی بەدلیس بەشێک بوو بێ لە پلانێکی کوردی بۆ هەڵگیرسانی شۆڕشێکی گشتگیر کە هەموو ناوچەکە بگرێتەوە بەڵام پێ ئەچێ ڕووداوەکانی بەدلیس وایان کرد کە شۆڕشەکە نەگاتە زەمەنی خۆی و هەڵگیرسێ پێش ئەو مەوعیدەی بۆی دیاری کرابوو کە لە مانگی 5دا بێ ئەم لە 4 دەستی پێکردووە وەگرتنی مەلا سەلیم و حەزی تۆڵە سندنەوە و ئازادکردنەوەی لەلایەنی خەڵکی خیزان و شوێن کەوتۆکانی مەلا سەلیمەوە وای کرد کە شۆڕشەکە دروست ببێ پێش ئەوەی ئەو مدەتە زەمەنیەی خۆی ببڕێ ئەمە هەر قسەی طبعاً کابرای ئینگلیزی جۆرمۆ لەبەرەوە ڕووداوی یاخیبوونەکە ڕەنگە حاڵەتێکی جیاواز بێ بەڵام بە تەئکید لایەنگریەکی زۆری لە هەموو ناوچە کوردیەکانی دەوروبەرەوە بۆ دروست بوو و فعلەن چاوەڕێژەکرا کە کوردەکانی دانیشتووی خێش و مۆتکان و جەقور هەمویان هێرش بێنە سەر بەدلیس لە تەرەفی ڕۆژ ئاوایەوە گەڕەکەکانی وەسەت و ڕۆژ ئاواش ڕاپەڕن تەسلیم ببن بە مەلا سەلیم و شۆڕشگێڕانی کورد بەڵام دیارە ئەو هجوومە کە فەشەلی کرد و نەگەیشتە ڕۆژ ئاوای شار وای کرد کە مەلا سەلیمیش هەست بکە بەوەی کە مەدەدی ناگاتێ و توانای نابێ بۆیە بڕیاری ئەوەیدا کە بکشێتەوە و ئەگەر بێت و ئەو هێرشە لە ڕۆژ ئاواوە بەهاتایە بۆ سەر بەتلیس حتمما لە ماوەیەکی زۆر کەما بەتلیس ئەکەوتە بەردەستی شۆڕشگێڕان و گومانیش لەوەدا نییە کە ئەکەوتە بەردەستیان هیچ دلیلێک لەسەر ئەوە نییە کە عەبدوڕەزاق بەشداری ئەم تەمەڕودە بوو بێ ئەو ئێستا لە ئێرانە عەبدوڕەزاق طبعا لێرە ئەمە بەستی لە عەبدوڕەزاقی کوڕی بەدرخانە لا زاریفیش دیفاع لە عەبدوڕەزاقەکە وەڵێ یەکێکە لەوانەی کە پلانیان بۆ شۆڕشەکە دانەوە بەڵام پێناچێ بەڵام لەبەر عەبدوڕەزاق یەکێکە لەوانەی کە تەئیدی رووسیای قەیسەریشی هەرکردووە و داواشی ئەکرد کە پیتی رووسی بەکار بهێنرێ بۆ نووسینی زمانی کوردی و نزیکیش بوو لەوانەوە ئەیویست سمایل خانی سمکۆش لە داهاتووە سمایل خانی شوکاک ڕاکێشێ بەرەو رووس و کوردەکانی ژوا لێ بکە زەمینە و پردێ دروستکەن بۆ ئەوەی
رووسیا بێتە ئازربایجان و ئەو ناوچەیە بگرێت چونکە ئەو باوەڕی وا بوو کە رووسیەکان چۆن ئەتوان ئەرمەنیەکان ئەرمینیان بۆ دروست کردوون لە باکووری ئەرمەنستانە بۆ کوردەکانیش کوردستانێک ئەتوانن دروستکەن لەبەر ئەو متمانەی بەوانە بووە لازاریفی بەم شێوەیە باسی ئەکا بۆیە ئەم پیاوەش یان سمیت باسی عەبدوڕەزاقەکە کاڵێ ئەو کاتە ئەو لە ئێران بوو ڕۆڵێکی وهای تایە نەبینی بوو چونکە ئەو پار دەورێکی بینی لەوەی کە فعلەن ڕاپەڕینێک ڕووبدا یان جموجوڵێک لە کوردەکانە ڕووبدا بەڵام شکیتیان نییە کە مەلا سەلیم ئەم هەر قسەی یان سمیتە ئەیڵێم مەلا سەلیم گومانی تێدا نییە کە سێ جار یان چەند جارێک چۆ بۆ ئەستەمبول و لەوێ بەرهەڵسکارانی حیزبی حاکمی لە ئەستەمبول بینیوە هەروەها یەکێکیش کە پێوترە عەزیم بێگ لەوانەی کەوە مەحموود شەوکەت پاشایان کوشت لەوانەیە کارتێکردنێکی لەم دروستکردنی پەیوەندیە هەبوو بێ بەهەرحاڵ ئەمیش هەروەکو لەوانەیەک باسێکە ئەوەی کە وتمان احتیمالە مەلا سەلیم هەم پەیوەندی بە بەرهەڵسکارانی حیزبی حاکم و ئیتیحادی تەرەقیەوە هەبوو بێ هەم پەیوەستی طبعا لەگەڵ ئەو گروپە کوردیە هەبوو بێ کە خۆی کۆمەڵی کوردستانیە هەروەکو ئەژڵێن کە ئەمیش وەکو نکتین وتی مەلا سەلیم یەکێک بۆ لە ئەندامانی جەمعیەتی تەعاون و تەرەقی کوردی طبعا لێمان تێک نەچێ ئەویان ئیتیحاد و تەرەقی تورکەکانە کە حکومەکەن پانتۆرانیزمێکیان هێناوەتە پێشەوە حکومێکی عەلەمانیە و لابردنی شریعەتی ئیسلامە و ئەیانەوێ بەرەو ئیلغاکردنەوەی دەوڵەتی عوسمانی و خلافەتی ئیسلامی بچن ئەمەی کە باسەکەین جەمعیەتی تەعاون و تەرەقیە کە پێکهاتووە لە پیاو ماقوڵان و شخصیات و بیرمەندە کوردیەکان هەروەها لە سیاسەتمەداران ئەگەرچی هەندێکیشیان لە فکرە لەگەڵ یەکتری جیاواز بووبن ئەوەش وا ئەزانم یەکێکە لە قووەتی ئەم شۆڕشانەی کە لە ناو خۆیانە دروستیان کردووە لەسەر ئەو سەردەمەیە کە توانە و ئەو جۆرەشتانەش کەم بووە پاشان ئەم یان سمیت ئەڵێ ئێمە متەئەکید نین لەوەی کە فعلەن بەرهەڵسکاران لە ئەستەمبول کارتێکردنیان لەسەر یاخیبوونەکەی خیزان و ڕاپەڕینەکەی هەبوو بێ بەڵام بە تەئکید گومان لەوە نییە کە دەستێکی کوردانە لە دەرەوەی خیزان هەیە کە پلانی دانابێ نەخشەی داڕشت بێ بۆ شۆڕش هەڵگیرساندن لە بەتلیسەوە واگەر بێت و ئەو هجوومەی بۆ سەر بەدلیس سەری بگرتایە بە تەئکید کوردەکانە گەیشتنە قۆناغێکی زۆر گەورە چونکە هەموو ویلایەتی بەدلیس بە یەک جارەکەوتە بەردەستیان و خطورەتێکی زۆر گەورەیان تەشکیلە کرد بەرامبەر بە حکومەتی مەرکەزی لە ئەستانە حاڵی کوردەکان حاڵێکی زۆر خراپە ئێستا ئەو قووەتانی کە لە دەوروبەریشیان هەن قووەتە عەسکەریەکە هەر حاڵیان باش نییە ئەوان 250 جوندین هی حکومت قوەتی مەدفەعیان زۆر کەمە تەدریب پێکراویان کەمە بەڵام وەزعی کوردەکانیش بە هەمان شێوە وەزعێک نییە کە زۆر مەترسیەکی گەورە دروست بکە حاڵی کوردەکان لە بارودۆخێکی ژیانە زۆر نالەبارە زۆر سەختە وەکو حاڵی ئەرمەنیەکان نییە کە باشترە کوردەکان زۆربیان چونکە لە ژێرسایەی سیستمێکی دەرەبەگایەتیە ئەژین و سەرۆک عەشیرەتەکانیان هەموو شتێکیان کۆنترۆل کردووە جوتیارەکانیان شەو ڕۆژ کارەکەن لە پێناوی بەرژەوەندی سەرۆکەکانیانە مەجال و بوارێکی واژ نییە کە باری و ئاستی ژیانیان خۆشترکە دەرفەتێک ڕێناکەوێ هەلێک ناڕەخسێ بۆ ئەوەی کە بارودۆخی ئابووری ناوچەکە چاکتر ببێ هەرچی سەروەت و سامان و دارایی هەیە لە دەستی ڕئیس عەشیرەتەکان و شێخەکانیاندایە لەبەرەوە ئەو حاڵەتە ئەگەر هەر ئاوا بڕوە زۆر باری ژیانی کوردەکان نالەبارترەکە لەگەڵ ئەوەشە زوو حاڵەتی یاخیبوون ڕوئەدا چونکە کوردەکان ناتوانن تەحملی ئەو هەموو زەریبەیە بکەن کە لەسەر شانیان دانراوە حتمما ئەبێ بیشی دەنە حکومت جگەلەوەی کە نابینە هێزی سەربازی حکومەتیش دێ بۆ ئەوەی کە کوردەکان سەرکوتکە ئەمە ژوای کردووە نە حاڵەتی ئەمنی و ئاشتی بەرقەرارە بێ نە حاڵەتی هێدی بوونەوە و ئاسوودەیی هەروەها پێشخستنی بارودۆخی ئابووری بە شێوەیەکی گشتی تەنها ڕێگایەک لە بەردەمی ئازادی کوردەکانە کە هەبێ ئەوەیە کە کۆتی کۆیلەی خۆیان بپسێن و خۆیان لەدەست ئەو کەسانە ڕزگارکەن کە کوڕی سەرۆک هۆزەکانی خۆیانن کە دەسەڵاتی هەموو شتێکیان گرتوۆتە دەست